بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری جێپەنجە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەم لەم بەرنمەیەدا باسێکی جیاوازتر و بیرەوەری و یاداشنووسێکی جیاوازتر لەوانی بەرنمەکانی پێشوم بدوێنم کە بریتە لە بیرەوەری یاخود یاداشنووس و مێژوونووسی ئیسلامی یا ڕابوونی ئیسلامی لە باشووری کوردستان. دەپرسین ئایا لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا بزوتنەوە ئیسلامیەکانی کوردستان بۆچی و لە پێناوی چی و بە فتوای کێ بڕیاری جیهادکردنیاندا؟ ئایا جیهادەکەی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان لە سەرەتای هەشتاکانی سەدەی پێشوودا هەمان ئەو جیهادە بوو لە بزوتنەوەی ئیسلامی دواتردا بەردەوام بوو؟ دیوی ناوەی ڕووداوەکانی باشووری کوردستان و دیوی دەرەوە لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیدا چۆن بوو یا لە بیرەوەریەکانی ناو بزوتنەوەی ئیسلامیەکاندا چۆن بوو؟ کتێبی هەوراز و نشێ و حەکبەیەکە بەشێک لەو بیرەوەریانەی لە خۆ گرتووە کە بزوتنەوە ئیسلامیەکانی باشووری کوردستان بە بزوتنەوەی ئیسلامی چەکدار و بزوتنەوەی ئیخوان موسلیمینەوە لە خۆ گرتووە. قسە و باسی زۆری تێدایە، هەروەکو ناونشانی کتێبەکە باز لە هەوراز و نشێوی زۆر دەکات، بەڵام جیاوازتر لەو شێواز و فۆرمی بیرەوەریانەی کە کارکتەرە سیاسی و سەربازیەکانی هێزە سیاسیەکانی تری کوردستان نووسیویانە. نووسەری ئەم کتێبەش بریتە لە مامۆستا حەسەن بابەکر، ئەندامی ئەنجومەنی دامەزرێنەرانی کۆمەڵی دادگەری کوردستان. خۆشحاڵم مامۆستا لەم بەرنامەیە ئامادەی و هیوای تەندروستیەکی باشت بۆ دەخوازین. ئاگادارین لەوەی کە تەندروستی باش نییە، بەڵام بۆ ئومێدەین لەم ڕێگەی ئەم بەرنمەیەوە نزای خێرت بۆ دەکەین ئینشاءڵڵا خوای گەورە شیفات بە. زۆر سوپاسان دەکەم، بەخێر بن مامۆستا ئارام لە خزمەت داین. من دەمەوێت لەم بەرنمەیەدا کۆمەڵی ڕووداوی گرنگ هەیە و کۆمەڵێک ماجەرای جیاواز لە هەشتاکانی سەدەی ڕابردوو، چکا کتێبەکەی تۆ ساڵی 1970 بۆ ساڵی 1991 کە ڕاپەڕینەکەی باشووری کوردستان کراوە، باز دەکا لەو نێواندا کۆمەڵی ڕوودا و باس بکەین، هەم ڕووداوی سیاسی، هەم ڕوودا و پەیوەندی بە کاری سەربازی و کاری ئیداری و کاری کۆمەڵایەتیەوە هەیە. دەمەوێت سەرەتا بچمە ناو بەرنمەکەم. تۆ لەم کتێبەدا دەست پێ کرد، باس کردووە باسی قۆناغی سەرەتای خوێندنی خۆتت کردووەوە، پەیوەندیت بە کاری ئیسلامیەوە، کارکردی سەحوەی ئیسلامی لەسەر ئێوە، هەموو ئەمانەت باس کردووە. بەڵام ئێوە لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا دەستان بۆ چەمکێکی گەورە و گران برد کە بریتی بوو لە چەمکی جیهادکردن. هەروکو لە پێشکی بەرنمەکە شاوتم بۆچی و لە پێناوی چی و بە فتوای کێ ئێوە بڕیاری جیهادکردنتاندا؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحیم. وەکو لە کتێبەکەدا باسم کردووە، جارە کتێبەکە بە ناوی هەوراز و نشێ و تعبیر لەوە دەکات کە هەموو ئینسانێک بە هەوراز و نشێوی ژیاندا دەپەڕێ و گوزەر دەکات. منیش وەکو شخصیش وەکو کۆمەڵە خەڵکێک کە بەیەکەوە کارمان کردووە، زۆر هەوراز و نشێومان بینیوە، خۆشی و ناخۆشیمان بینیوە. بەڵام مهمەوەیە ئینسان لە هەورازەکان ماندوو نەبێ، شل نەبێ، تین و تااقەتەوە بڕخۆی کات و بە ئومێدەوە بڕوە. لە نشێوەکانیش بە هەمان شێوە بەلایەکەی دیکە دانەکەوێت و لە خۆبایی نەبێت. من لە ساڵی 1983 کە لە کۆلیجی شەریعەی زانکۆی بەغدا دەرچووم، بە کۆڵێک ئاوات و هیوا و میانی شتەوە هاتمەوە منتیقەی خۆمان لە ئەڕانیە. تەمی زروفی و بارودۆخێک بوو لە ساڵی 1983 بۆ 1970 کە من تا و کاتە هەر لەناو پێش ئەوەی ببینە بە پێشمەرگەی ئیسلامی، هەر لەگەڵ باوکم و ئایلەکەمان کار و کاسبیمان دەکرد. بەڵام لە هەمان کاتیشدا جمبوجۆڵێکی تەنزیمی ئیسلامی هەبوو کە خەڵکێک لە منتقەی ئێمە داوەکو شارزا بۆ منتقەی خۆمان کە دەوری ئەساسیان هەبوو لە کۆکردنەوەی گەنج و شەباب و خەڵکێک لە ناو مزگەوتەکاندا و بە تایبەتی و بەنهێنی. بەڕاستی من پێشتر لە هیچ حیزبێکی ئیسلامیدا کارم نەکرد بوو، بەڵام ئەو جموجۆڵە تایبەتی کە لە شار و گوندەکان هەبوو، یعنی منیش تێکەڵ ببووم لەگەڵ ئەم جموجۆڵە ئیسلامیە. لە منتقەی خۆمان چەند کەسێک دیار بوون کە بەو کارە هەڵدەستانیەکی لەوانە مامۆستا عەلی باپیر بوو و مامۆستا مەغدی، چەند مامۆستا و برایەکی دیکەی کە ئەلحەمدولیلا
دەوریان هەبوو ئێمە ئەوە بەیەکەوە یەکترمان دەبینی و ئیش و کارمەوەیەکەوە دەکرد بە نهێنی و ئاگاداری ئەوەش بووین کە بزوتنەوەیەکی ئیسلامی کە چەند مامۆسایەکی بەڕێز و چەند برایەکی بەڕێز لە ئاخیری هەفتاکان ئیعلانیان دا ناو پێوە هەساون و وردە وردە گەشەی کردو بەڵام بەداخەوە گەشەکردنەکەشی زۆر بە سەبر بوو زۆر بە هەنگاوی کورت و بڵێن زۆر بەزاعیفی دەڕۆیشت و هەر لە ناو چینی مامۆسایانیشدا تقریبا دروست بوو نەپەڕی بۆ ناو شەریحەکانی دیکەی کۆمەڵگا ئەو بۆ ئێمە ئاتاک و ساڵی هەشتا و حەوت ئەوە بەو شێوەی بە مەخفی ماینەوە لە ناو حکوومەتدا لە منطقەیە کە حکوومەتی بەعاس مەسەیتر بوو بەسەریدا لە هەموو منطقەکان بەڵام لە هەشتا و حەوت بەڕاستی یعنی لە ئەنجامی زوڵم و زۆری حکوومەتی بەعس و ڕووخاندنی شوێن گوند و ئاوەدانیەکان و هێرشی دڕندانێک بۆ هێندێک منطقە و کیمیاباران کردن و ئازیدانی خەڵکێک لە ئەنجامی ئەوەدا خەڵکێکی ئیسلامی بەخۆدا هاتەوە و تقریبا زیاتر لە جارانی پێشووتر ویستی هەنگاوی بەرەو پێش بنێت و وەکو بزوتنەوەیەکی ئیسلامی گەورەتر دروست بکرێت ئەوە بوو لە منطقەی هەڵەبجە شارە زۆر جەنابی مام سەمەلا عوسمان و خەڵکێکی زۆر ئاوەرە بوون لە مانگی 1970 لە ئەنجامی هێرشی دڕندانەی باز و لە شوێنی دیش بە هەمان شێوە پەیوەندیان کردو بە حەرەکە ئیسلامیە کە بە ناوی بزنەوەی پەیوەندی ئیسلامی بوو پێشتر ئەوە مامۆستا شێخ محەممەد بەرزەنجی ڕابەری بوو دوایی ئێمەش لە منطقەی خۆمان لە مانگی حوتی 1970 کۆمەڵە برایەک لەگەڵ جەنابی مامۆستا عەلی باپیر ڕۆیشتین دەرەوە بۆ مەسەلەی جیهاد قەزەی جیهاد بەڕاستی زۆر قسەی لەسەر کراوە ئایا جیهاد چ کاتێک واجب دەبێت چ کاتێک واجب نابێ و نووسەرەکانیش عالمەکان ئەوانیش ئیخلافی نەزەریان هەیە سەبارەت بە جیهاد کە چ کاتێک واجب دەبێت لەسەر خەڵک و چ کاتێک واجب نابێت ئێمە وەکو خەڵکێک وەکو بزوتنەوەی ئیسلامی قەناعەتمان وا بوو کە ئەو کات واجب بوو جیهادی چەکداری دژی حکوومەتێکی بەعس کە وەکو فکرە بەعسی عەرەبی ئیشتراکی ئەوە خەڵکی کوردستان هەمووی دەزانێت چۆن بووە وەکو زوڵم مستەمیش کە چۆن کیمیاباران و ئەنفال و بەناو ئەنفال و سووتانی گوندەکان و ئاوەدانەکان یعنی هەموو نیشانەی ئەوەیە کە خەڵکێکی مستەهەد و لێقەوما و ئازاردراو بۆی هەیە دیفاع لە شخصی خۆی بکات لە نەفسی خۆی بکات لە ماڵی خۆی بکات لە عرضی خۆی بکات لە خاک وەتەنی خۆی بکات و هەر ئەو دیفاعکردن و بەرەنگاربوونەوە بەڕاستی بە واجبێکی شەرعیمان دەزانی بۆیە جیهادیش بریتی لەوەی کە جوهد و توانای خۆ سەرف بکەیت بە هەموو شێوەیەک لە شێوەکان بۆ بەرپەرشدانەوەی دژمنانی دین و ئەوانەی کە لە نیشتیمان دایانەوێت دەرد بکەن لە ماڵ و حاڵی خۆیان ئێوە فتوای جیهاتان لە کێ وەرگرت کێ فتوای بۆیان جیهاد بکەن وەڵا فتوای جیهاد لە خۆمانمان وەرگرتووە خۆتان کێ بوون خۆتمان لە کوردستانی خۆماندا ئەو مامەسانێک کە ئاعتیبار و معتەبەر بوون لەناو خەڵکێکدا بۆ نمونە ماسەمەلا عوسمان بۆ خۆی چەند جارە باسی جیهادی کردووە مامۆستا عەلی باپیر چەند مامۆسایەکی دیکە یعنی بۆی کە کاتی جیهادە بۆ مانای جوهدی خۆمان هەموو سەرف بکەین لە پێناوەی کە دیفاع لە مڵک و ماڵ و ژیان و گوزەران و عرض و ناموسی خۆمان باش ئەو جیهادەی پێشتر بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی ڕایگەیاند بوو بە ڕابەرایەتی مامۆستا شێخ محەممەد جیهادەکەی ئێوەش هەمان جیهادەکەی ئەوان بوو هەمان درێژە پێدەری جیهادەکەی ئەوان بوو ئەوانش بە هەمان شێوە یعنی دەربەدەر بوون لە سەرەتای هەشتاکانەوە لە 1984 و 1985 ئەو کۆمەڵێک زیاتر یەکتریان گرت و وەکو حیزب ئیعلانیان کرد و پێشتردان تەشکیل کرا و بەڵام وەکو ئیعلانکردن و مامۆستا شێخ محەممەدیش وەکو ڕابەری یەکەمی ئەو بزوتنەوەیە ئیعلانی جیهادیان کرد بوو بەڵام دوایی بەهۆی دەوڵەمەندبوون و پەیوەندیکردنی خەڵکێکی زۆر بۆ حرەکە جیهادیەوە دیارە وەرچەرخانێکی مێژوویی بوو
پێ بە پێ قەڵەباڵغ دەبوو زیاد دەبوو خەڵکی متمانەی زیاتری پێ دەکرد هەر ئەو بەڵێ هەر ئەوەن جیهادە بوو کە پێشتر ئەعلان کراوە بەڵام ئێمەش ئەعلانمی جیهادمانکە کە لەگەڵ پەیوەندی ئیسلامی بەیەکەوە جیهاد بکات هەموو جیهادەکەی ئێوە دوانەکەوت من هەلا لە زۆر شوێن وتومە پێشترش ئەو کاتیش ئیسلامیەکان لە کوردستاندا زۆر دواکەوتون ئەگەرنا میلەتێکی مسلمانی وەکو کورد لە باشووری کوردستان لە ناوچەکانی دیکەش و بەشەکانی دیکەش دەبووە پێش ئەلمانیەکان بە ناوی ئیسلامەوە دیفاعیان لە خاک و میلەتی خۆیان کردبایە و ئەو دەمی ئاعتیباریشمان زیاتر دەبوو سیقە و متمانەشمان زیاتر دەبوو بەڵام بەداخەوە ئەنی زۆر جار ینی ئەوە خەڵکی مسلمانیش و خەڵکی غیری مسلمانیش ئەو توانج و پلاریان لێداوی کە ئیسلامیەکان هەر قسەیان هەیە هەر دەڵن ئاوا بکەن و ئەوا مەکەن بەڵام وەکو شۆڕش و خەبات و چەکداری هیچ دەورێکیان نییە و دیفاعیان لە کوردستان نەکردووە بەڵێ ببوورە کۆسپەکانی بەردەمتان چی و ئاوا دواکەوت بڵێن سەردەمی ئێوەش و پێش ئێوەش وەڵا سەردەمی ئێمەش و پێش ئێمەش یەکەم کۆسپ ئەوە بووە کە ئەوانەی کە مکەلەف بوون بەوەی دینی ئیسلام ڕابگەێنن بەڕاستی وەک پێویستڕان نەگاندەوە لەوانەیە بە شێوەیەکی شمولی باسییان لێوە نەکرد بکە ئیسلام باز لە هەموو کون و کەلەبەرێکی ژیانی ئینسان دەکات بەڵکو لەوانەیە زیاتر ئێتیمامیان بەلایانی نوێژ و ڕۆژ و تاعاتە شخصەکان دابێت و خەڵکیان ڕوون نەکردێتەوە سیاست و حاکمیت چییە یعنی ئەگەر نا خەڵکی لایک و ئەلمانی نەیتوانانی ئاوا جێپێی خۆی بکاتەوە لە کوردستانێکی مسلمان نشیندا ینی گەورەترین غەڵەت لە خۆمانەوە بۆ لە خەڵکێکی ئیسلامی بکە مامەسان بە تایبەتی بەڵێ بەڵام لەوانەیە ئەگەر ئێستا بینەرێک سەیریم بەرنامەی ئەمە بکە کە باسی تۆ باسی مێژوت کردوە درەنگ دەست پێکردن کرد کە باسی ئەو بکا بڵێ خۆ مامۆسایانی ئاینی و بنەماڵی شێخ و مەلا و چوزانم زاهید و سەیدەکان لە ڕابردووە هەیان بوو بە تایبەتی ئێمەگە سەیریش بکەین تاوەکو نزیکی پەنجاکانی سەدەی ڕابردوو کە کۆتا سەرکردەکە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەرەکەوێ قازی محەممەدە و بنەماڵەیەکی ئاینین و ڕابەرایەتی شۆڕشێک و چوزانم حکوومەتێک دروستەکە لە ڕۆژهەڵاتی کوردستان یعنی ئەم ئاینەی کە ئەوان موتوربەیان کرد بە سیاست و گەیشتن بە دەسەڵات و ڕزگاربوون لە ژێر دەسەڵاتی ستەمکار کە زیاتر ئاینێکی چۆنەڵی جۆرێک لە ئاینێکی خۆماڵی چوزامەڵی میلیەڵی یا ئاینێکی سادەتر کە زیاتر لایەنی بەها ئەخلاقیەکان بگرێتەوە لەگەڵام ئاینەی کە ئێستا بە لە زاراوەیەکی نوێ پێڵەن ئیسلامی سیاسی جیاوازتر نەبوو مەسارەمەمەن لەگەڵ ڕێز بۆ هەموو ئەوانەی کە لە تاریخی کوردیدا بە جۆرێک لە جۆرەکان هینیان کرد و شۆڕشیان کردووە و لە پێناو لابردنی زوڵم و سیستەمێک لەسەر میلەتەکەیان تێکۆشاون بەڵام قسەی خۆممان بێ جەنابی قازی محەممەدیش کە کۆماری کوردستانی لە ئێران لە کوردستانی ئێران ئەعلان کردووە ئەویش بە ناوی ئیسلامەوە نەبووە جێیشەکەی کاتێک کە بڵێن غاریان داوا بە ئەسپەکانیان لە زۆر حاڵەتەدا یڵا هەڵکەن ئاڵایە ئستالین پێشەوایە بۆ کوردان وەک بابوایە ئەوە شعرێک بۆ کە گوتویانەوە با ستالیان کردووە یعنی ئەمە ڕێزمان بۆیان بەڵام لە هیچ لەو بڵێ زۆربەی زۆر نەکە هەمووی زۆربەی ئەوانەی کە مەلا و شێخ و ئەوەش بوون بە ناوی ئیسلام و بە ناوی دەوڵەتی ئیسلامیەوە کە دەیانەوێت دایبمەزرن هەمویان یعنی بەو شێوەیە نەبوون بۆ خۆیان لە ذاتی خۆیاندا مەلا بوون شێخ بوون بەڵام ئیشی باشیان کردووە بەس وەکو بەرەنگاربوونەوە و سەوڕەیەک و شۆڕشێکی خەباتی چەکداری بکەن یان سیاسی بکەن و بە ناوی ئیسلامەوە بێکەم بووە بەڵام پاڵنەرە ئاینەکە بۆ خۆی دەوری بووە خەڵک لە دەوریان پاڵنەرە ئاینەکە بەڵە دەوری بووە بەس خەڵکێک ئیسفادەی زۆر لەو پاڵنەرە ئاینەش کردووە کە موسڵمانیش نەبووە باش سپاس دەکەم بۆم پێشێکی من دێمە سەر کتێبەکەی جەناب کتێبی هەوراز و نشێو کە ساڵی کۆتایەکانی 2010 و سەرەتای 2011 ئەم کتێبە چاپ کردووە ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم تۆ کە ئەم کتێبە چاپ کرد لە پێشەکیەکەیە کە باسی بیرەوەریەکانەکەی یاخود لە بەرگی کتێبەکە باست لەوە کردووە کەمێک لەوەی لەبیرتە باسیەکەی لە پێشێکەکاڵی ئەو بیرەوەریانەی کە نووسی ومە هەندێک ئاواتی تیا بۆ هاتۆتە دی و هەندێکشی تا ئێستا لێ ڕوانم ئاواتەکانت کامە بوو هاتە دی و کامەیە لێ ڕوانی
وڵی مەوەسارم هەموو ئینسانێک کە ئاوایەوە هەر من بەتەنیا ئەوە نیم کە زۆر شت هەیە هەنگاوی بۆ دەنێ و بە ئاواتەوە بەرەو ڕووی دەچی و دەژی ئەوە کە ئەو قسە لە سەرمان لا بچێت بۆی کە ئیسلامیەکان هیچ ناکەن هیچ دەورێکیان نییە و لەگەڵ خەبات و شۆڕ شتێکداری نین ئەوە کە ڕەویەتەوە ئەوە ئاواتێکم بەڕاستی یعنی زۆر جار من جنابی باوکیشم ئەوانەی کە خزبوون ئاقربا و نزیکیش بوون داودیان ئێوە هەر قسە دەکەن هەر قسەتان هەیە بەڵام وەکو لانی عملی و کردەی شتێکی واتان نییە دوایی کە هێزی چەکداری کۆمەڵ بژنەوەی ئیسلامی و زافی ئیسلامی دروست بوو لە کوردستان ڕاستی ئەو شتەی ڕەواندەوە خافەتێک بوو لە کۆڵی کردینەوە ئەوە یەکێکە لە شتانی ئارێوەڵە ئەوەی کە لێ ڕوانیت وڵی زۆر شتەیە ینی نەیگەیشتوینێ ماومانە شتی چونکە خەڵکی مسلمان خەڵکی ئیسلامی دەبێت بۆ زۆر بۆ بەرزوی بڕوانێ من بەڕاستی هیوام وا بۆ وایە کە ئیسلام لە سەروی هەموو شتێکەوە بێت وەکو حکم و سیاست و حاکمیت و دەسەڵات و یعنی بیرەوەریەکەی لە چوارچێوەی ئایدۆلۆژی و سیاسیایە نەک زیاتر لایەنەکانی تری ژیانیش بگرێتەوە گوزەران ژیانی کۆمەڵایەتی ژیانی ئابووری ئەوانەی ئەوانی مای مەبەستت ناوەڕۆکی کتێبەکەیە کە ئەوەی باسی ئەەکەی زیاتر ژیانی سیاسی و عسکەریە ئەوەیە نەهاتوەتەی باش هەوراز و نشێ و نووسینەوەی مێژووە یاخود تۆمارکردنی بیرەوەریە ماوەسارەمە من بەخۆش شارەزای یعنی ئێستا وەکو ئیخساسێکیش وەڕێگرتووە کە متابعی ئەو شتانە دەکەی ئەو شتانە دەتوێژیەوە بەڵام لامە بیرەوەریش بەشێکە لە مێژوو هەتوو بیرەوەری خۆت دەگەڕێەوە ینی لە مەقتع زەمانێکی تایبەتیدا لە بارودۆخی سیاسی تایبەتیدا لە ژینگەیەکی تایبەتی تا دەگەڕێەوە کەواتە بە نەزەری من ئەو بیرەوەریەکانی کە تیدانەی خۆ من بەشێکن لە مێژۆکە هەردووکیان بەیەکەوە یعنی بیرەوەریەکانیش بەشێکن لە مێژوو باش دەکرێ بڵێن هەوراز و نشێ و یەکەم کتێبی بیرەوەری ئیسلامیەکانە لە باشووری کوردستان نووسراوە وڵایە من نازانم شارەزایم با خەڵکێکی دیکەم بەس نەمدوی بینیوە خەڵکێکی ئیسلامی شتێکی وا بنووسێ لەوانەیە هەش بێ بەڵام نەمبینیەوە من نازانم سەرچاوەکانی نووسینی کتێبەکەت چین یعنی تۆ ئەم کتێبە کۆمەڵی ڕووداوت گواستۆتەوە هی سەردەمی تۆژ نییە بۆ نمونە لە بەتایبەتی لە دەواازەی سەرەتا کە باسی بزوتنەوەی ئیخوان موسلیمینەکەی باسی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیەکەی ئەوانە خۆشت نەبووی لە ناو ڕووداوەکان بەڵام هاتیوکو ڕوودا و نەقڵەت کردووە وردەکاریشی تایەوە من بە وردی خوێندومەتەوە معلوماتی تایە وردەکاری تایە لەوانەیە یعنی زۆرجار لە هەندێک تاریخ و شتا بۆ نمونە وەکو خۆی بە تۆ نەگەشت بێت یان نەنووسراوێ بەڵام گرنگەوەی وردەکاری تایە سەرچاوەکانی کامانن ماسارە من سەرچاوەکان جارێ ئەوانەی کە بیرەوەنیە سەرچاوەکە هەر خۆمم بیرەوەریەکانی خۆمن نووسیمەتەوە و ئەوانەشی کە پەیوەندیان زیاتر بلانی مێژوو و تاریخەوە هەیە چێ مێژوو تاریخی حزبە لایکەکانی کوردستان کە شەڕی ناخۆ بۆ شتی دیکە و چێ مەسلەی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی بەڕاستی ویستومە سوود لە خەڵکێکی ببینم لە نزیکەوە یان لە نزیکەوەیان بەنامە قسەم لەگەڵ کردو و ئیسفادەم لە کردو بۆ نمونە شەهیدانی گوندی دێگەڵ کە مانگی 1966 سێ کەسمە لەوێ شەهید بوون سێ کەسیش بریندار بوون ئەوان دیکەش بە سەلامەتی دەرچوو گوندی دێگەڵ گوندێکە لە منتقەی شار باژێر دیارە برایانمان وەکو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی وەکو چەکدار هاتوونە ئەو منتیقە بۆی خۆ بناسێن بە خەڵکێک و ئەوەی بیشانەوێت بیکەن بیڵێن هەرچەندە چەند جارێکی یەکێتی بینراوە لە قیادەی بزوتنەوەی پەیوەندی و ئیتفاقیش لەو بارەوە کراوە کە دەست لە یەکتر بپارێزن و بڵێن هجووم نەکەنە سەر یەک و بە یەکتر ناڕەحەت نەبن بەڵام بەرحاڵ ئەوە کرا لە گوندی دێگەڵ بە نەخافڵەی پۆلە پێشبەنگێکی بزوتنەوەی پەیوەندی لەوێ دەبن قوتێکی ببوورە دین بەس چۆن وەرت گرم چۆن وەرگرتنەکەم معلوماتەکە لەگەڵ کاک مەلامینی جیهاز هەولێر
ئەو یەکێک بۆ لەو نەفەرانە لەوێ بۆ لە نزیکەوە معلوماتەکەم لەوێ نووسیمە کاتە ئەکرێ بڵێن لە ڕێگەی تۆماری دەنگیەوە یا گێڕانەوەکو مێژووی زارەکی تۆ دەست کەوتووە وەکو مێژووی زارەکی دەستم کەوتووە یا تۆماری دەنگیش بێت بە بارحاڵ من زۆر بە مەمەسمەوە دوای گلەیم لێ نەکرێت و ڕخنەم لێ نەگیرێ بمێت ویستومە زۆر بەڕێکوپێکی تەواوی شتەکان بنووسم. باش بەر لە تۆش یا ببوورم دوای تۆ کتێبێکی تر هەر بیرەوەریە نووسراوە بە ناوی هەوراز و نشێ و لەلایەن شێخ محەممەد شاکەلی کە سەرکردە و کادیرێکی کۆنی حیزبی سۆسیالیستی کوردستان بووە لە هەشتاکانە تۆ ئاگاد لەو کتێبە بوو هەر بە هەمان ناوی کتێبی تۆ وەکو بیرەوەری چاپ کراوە نەوەڵاگەم لێ نەبووە بەس کە بیستم تەلەفۆنێکم بۆ کرد کاکشە محەممەد ئینسانێکی بەڕێزە باسی ئەوەی کرد کە من نەمبیستووە ئەو کتێبم نەبینیەوە ئیجەنابوو ئەگەر ناوێکی ترم لێ ناویش کتم ئاعتیادیە هەموو کەس هەوراز نشێوی هەیە توش دەبێت دوای کتێبی کەشی بۆدان نسخێکی بۆ نردبوو ئەمیش نسخێکم لەوەی خۆم بۆ نرد بەس دیارە ئاگای لێ نەبووە کە من بە ناوی هەوراز نشێەوە ئەو کتێبم هەیە. بەڵێ کتێبی هەوراز و نشێ و کاتێککە ئیخوێنیتەوە بە وردی ڕنگدانەوەی بیری مامۆستا عەلی باپیری بەسەرەوەی ئەوەی لە نزیکەوە ئێوە بناسێت لەوە تێگا لەوانەیە زۆر کەسی شابێ بڵێ ئەم کتێبە چۆنەڵی کاڵایەکە بە بیری مامۆستا عەلی باپیرە نووسراوە یا بڕاوە من ناوبڕێ وەرەگرم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی ڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەرەگرم و دەگەڕێمەوە لاتە دووبارە سڵاو مامۆستا بەر لە ناوبڕەکە و پرسیارم کرد تا چەند کاریگەری بیری مامۆستا عەلی باپیر بەسەر نووسینەکانی تۆ لە هەوراز و نشێوە دیارە. وڵی مامۆستا من شانازی بەوە دەکەم کە لەگەڵ مامۆستا عەلی باپیر ماوەی 48 ساڵە یەکتر دەناسین لە 1974ەوە من پۆلی دوی ناوەندی ئیسلامی بووم ئەو پۆلی یەک بوو لەو کاتەوە یەکتر دەناسین و جۆرە ناسینێکی تایبەتی و دڵسۆزانەش لەگەڵ یەکتر بەس من کە لە منتیقەیەک بەیەکەوە بووین و بۆ مەسلەی بوونە پێشمەرگایەتی و لە دانیشتەکان و ئەوانە زیاتر لەگەڵ مامۆستا عەلی و خەڵکێکی دیکەی منتیقەی خۆمان هەڵسەکەوتم کردووە بە پلەی یەکەم ئەو چونکە بەڕاستی یعنی وەکو حەقیقەتێک بڵێم هەر لە سەرەتای تەمەنیەوە خوای گەورە فەزڵێکی پێدا بوو کە جۆرە هەڵکەوتن و لێهاتوویەکی هەبوو کە خەڵک پێی خۆش بوو خەڵکی باش پێی خۆش بوو لێ نزێک بێتەوە هەر ئەوەیە مەسەلا ئەگەرنا من وەکو واقعێک نووسیمە بەڵام زۆربەی شتەکان کە دەچێتەوە باسی ئەو دەکرێت دانانی هێزمە لە 1970 بەیەکەوە بووە لە منتیقەدا بەیەکەوە کۆبنە و دانیشتمان کردووە لە سیاسەتەکان زیاتر بەیەکەوە مەسەلەن هەنگاومان ناوە و وەکو باسیشم کرد ئەو هەر لە تەمەنێکی زۆر کەمەوە سیقەومەتمانە و شخصەتێکی زۆری بۆ دروست بەس حزوری زۆرە لە ناو کتێبەکە حزوری زۆرە بەڵێ باش جیاواز لە بیرەوەری کەسانی تر کە من بەشێکی یانم خوێندۆتەوە ناڵێ مەمویان لە ناو بیرەوەریەکانی سەرکردەکانی کووردا لە سیاسیەکان لەوانەی پێشمەرگەی دێرین بوون لە سەربازیەکان زۆر باسی کۆمەڵی ڕووداوی دڵتەزێ نەکرێ ناخەژێ نەکرێ کوشتن کێکەی کوشت کێکی فرەیە خوارەوە لە فڵان شاخ بێسەر و شوێنکردن دەستچوونە خوێنی یەکتری و پژانی خوێنەکان بە یەکترا زۆر کراوە بەڵام لەمەی تووە کەمتر تۆ ناو تەشخیسەکەی و باسی ڕووداوەکان ئەەکەی بەڵام بە وردی ناچتە ناوردەکاری و هۆکار چییە؟ وڵی ماوەسارەمە من ویستومەوەکو نووسێک کە خەڵکێکی ئیسلامیمە و وەک ئیسلامێک نووسیمە جیاوازێکی هەبێ لەگەڵ خەڵکانی دیکەی ئەلمانی کە وەکەوەی جەناب دەفەرمووی ئەوە بە شێوە نووسیانە ئەم نامەوێت نەمیسوە قەتماغی برینەکان هەڵدەمەوە و بیان کولێنمەوە ئەگەر نا ئەمیش معلومات و هێندێک شتم لایە لەوانەیە ئەگەر بمەوێ هەڵی ڕێژم و شتەکان بڵێم نەوەیەک بێت بۆیە من ئەوەم هەڵبژاردووەکە بەو شێوەی نووسیمە ئاوا بێت بە هەمانە یعنی شتەکان باس بکەم بەڵام بە نەوەیەک نا کە دوایە فتنەی لێ پەیدا بێ یاخۆت نەتیجەیەکی خراپترە بێ یعنی پێت وایە باسکردنیان خزمەت ناکات
بە پرۆسی نووسینەوەی مێژووە خۆت پێشتر باست کرد بیرەوەری بۆ خۆی مێژووە خزمەت ناکا بەو مێژووە ینی لە هێندێک حاڵەتدا بەڵام لە هەموو کاتێکدا هەموو شتێک نەوترێ باش تۆ لە ئەم کتێبە دەواازەکەیە کاچتە سەر بزوتنەوەکانی پێش خۆتان باسی بزوتنەوەی پەیوەندیەکەی زۆر ستایشیانەکەی باسی خەباتیان جیهادیان گرنگی ئیشەکەیان بە تایبەتی کە باسیەکەیت و دواتر کە ئەم هێزە لە ساڵی 1964 لەشکری قورئان دروستەکات و ڕۆڵیان ئەنرخێنی بەڕاستی لە چەند شوێنە ینی خۆتت لێلانەدا و باست کردووە چۆنە دویستووە ئەی بۆچی ئێوە کە ئەم هێزە ئاوا بوو زووتر پەیوەندیتان پێوە نەکرد لەگەڵ ئەو مامۆستا عەلی باپیرەی کە ڕنگدانەوەی هەیە هەم لەسەر بیر و بۆچوونی تۆ هەم لە کتێبەکان وەکو خۆت ئەڵەی نزیک بە 50 ساڵ ئێوە هاوڕێبوون و پێکەوە بوون بەڵێ وڵایی ماوەسارم ینی کاتێک کە ئەو بزنەوەی پەیوەندی ئیسلامی کۆبوونەوەی سەرەتایەکانیان کردو و تەشکیلان کردووە من قوتابی بووین ینی لە متەوەسە بووین و دواتر تۆزێک ینی مەشغوڵی خوێندن بووین ئەوە یەک دووەمیشان وەکو عەرزم کردی سەبارەت بە بزنەوەی پەیوەندی زۆر بە هینەوە بەرەو گەشەی دەکرد بە هێواشی و شتەکانیشیان چونکە لەژێر دەسەڵاتی حکوومەتی بەعس و ئەوەدا بوو خەڵکەکەیان یعنی نایانتوانی زۆر بە باشی تێکەڵ خەڵک بن و خۆیان بناسێن بە خەڵک چیان دەوێت چیان ناوێت ئەگەرنا هەر کاتێکە بۆمان لوا بێ و گونجاو بێت زروفم لە بەساتەکە ئەوە چوینە پێشەوە بە هەموو شێوەیەک یعنی بەڵام دیارە ئەو کاتی نەگونجاوە و دەشبێت هێندێک کەم و کوڕی هەبوو بن وردە وردە ئەوانش بڵێن قیادەی ئەو کاتی بزنەوەی پەیوەندی وردە برەو پێش چوو بن و چاکیان کرد بوو دوای خەڵک دڵی زیاتر پێخۆش بووبن و ئومێدی زیاتر پێی هەبوو بن ئەوجار دەستباری بۆ گرتوون باش ئەو کاتەی مامۆستا عەلی باپیر لە ساڵانی هەشتاکان دوو جار سەردانی کردوون لە ئێران بەتایبەتی ساڵی 1963 بەدووە کە مامۆستا شێخ محەممەد و دواتر 84 مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی و دوای ئەوانش لە 85 مامۆستا ئەبوبەکری سدیقی و مامۆستا مەحموود ئازادی و شەید مەلا عەلی بیارە و ژمارەیەک مامۆستا لەتیفی پێنجوێنی ئەوان ئەچن دیسان سەردانەکاتەوە تۆ وەکو هاوڕێی ئاگاداری ئەو دوو سەردانە بوویت ئاگاداری یەکێکیان هەبووم بەڵێ ئاگادار بووم پێی نەوتی لەگەڵی بچیت نەخێر ئەو کاتانە ناوەڵا کە هاتەوە هەواڵی بزوتنەوەکەی بۆ هێنانەوە بەڵێ کە هاتەوە زانیمان چێی بینیەوە چێن بینەوە لە کەرەج خەڵکێکی بینی بوو لە سنە خەڵکێکی بینی بوو مامۆستا زیاتر یعنی بۆ چوو بوو کە خەڵکێکی دیکەی کە داژنیشتووە و لەناو حیزبەکەش دانیە بیبینێ و بزانێت چ باسە و چ بازێت چۆن بکرێت گەشە زیاتر بۆ بزنەوەی پەیوەندی بدرێەوەوانە و ئەویش بۆ خۆشی بەمباشر و بە شێوەیەکی عملی بچێتە ناوی ینی بۆ چوونەکەی ماوە ساڵی تۆزێک فراوانتر بوولەوەی کە بتەنیا هەر بۆ لای بەڵام یەکێک لە سەردانەکانی بۆ ئەوە بووە کە بزانێ ئەو بزوتنەوەی تاقی کاتە و چی ئەەکەن و مەنهەج و میتۆد و بەرنامەیان چییە ئەوەی کە لە چاوپێکەوتنەکانەوە لە هەنێ نووسینەکانیا دیارە و ڕنگدانەوەیە یعنی ئەم بزوتنەوەی قوبوڵ نەبووە تاوەکو بچێتە ناویان ئەمەی لای ئێوە باسە کرد مامۆستا لە نووسینەکانی خۆشیدا باسی کردووە یعنی بەڕاستی تێبینی هەبوو لە سەرەتاوە لە سەر بزنەوەی پەیوەندی ئیسلامی و دواتیش لەسەر ناو بزنەوەی ئیسلامیش ئێمە کە لە قڵاتوکان بووین تێبینی زۆری هەبووە لەسەر شێوازی کار و چۆنیەتی بیرکردنەوە و تەعاملی قیادە لەگەڵ قەواعید و هەتا چەند جار لە قەڵاتوکانەوە بە کاسێتی دەنگی کاسێتی بۆ برانی سەرکردات ناردووە بەڵام بە شێوەیەکی جوان و بنیادنەرانە ویستویەتی ئەم بزنەوەی ئیسلامی بەرەو پێشتر بچێت و گەشە بکات و گلەیمانەیەتە سەر قیادە لەگەڵ قەواعید بە شێوەیەکی منتیقیانە تەعامل بکە و ینی مەبەستمەوە بەڵێ تێبینی لەسەر بزنەوەی پەیوەندیش پێشتر هەبووە و بزنەوەی ئیسلامیش بەڵام تێبینەکانی بنیادنەرانە بوون ویستویەتی زیاتر گەشە بکەن زیاتر کەم کۆڕەکانە نەمێنن بەڵام من ئەو پرسیارەشم لە خۆی کرد لە چاوپێکەوتنێکی ڕووبەڕوە ئەو کە تۆ باسی تێبینەکانەکەی ئەو لە سەردەمی بزوتنەوەی پەیوەندیە بەیعەت نایە بە مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بەڵام لە سەردەمی بزوتنەوەی ئیسلامیە بەیعەتەیە بە مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز جیاوازیە لە چیا بوو ئاگەم لەو بەیعەتەش نییە کە دابی بە مامۆستا عوسمان بەیعەتی مباشر ئاگەم لێ نییە ینی نازانم
ینی هەرچەندە کۆنگرە کە دەکرێت و یەکێ هەڵدەبژێردرێ بەڕابەریان بە مەسئولێکیان بە مەکتەبی سیاسی کە خەڵکەکە بە قسەی دەکات و ئەکسەرەتی کۆنگرەیە ئەوە جۆرێکە لە ڕازی بوونەوە بەڵام وەکو بەیعەت من ئاگام لێ نییە مامۆستا عەلی بەیعەتی داوێ بە هیچ کەس تۆ ئاگات لێ نییە بەڵام خۆی ئەڵێ بەیعەتم داوە بە خۆی دەزانێت بەڵێ ئێوە بەیعەتتان نیا بەو بزوتنەوەیە بەڵام هەم لە بزوتنەوەی پەیوەندی دواتر بزوتنەوەی ئیسلامی و پاشان یەکبوون و کە یەکبوون لە پێکاتی بزوتنەوەی ئیسلامی و بزوتنەوەی ڕاپەڕین ئیسلامی پێکات و دواتر کۆمەڵ پێت وایە ئەو مێژووی کۆمەڵ بە ئێستاش بە درێژکراوەی هەمان مێژووی بزوتنەوەی پەیوەندیەکە لە 1970 چەکەرەی کرد چۆن هەمان یانی مەبەستم درێژکراوەی هەمان مێژووە هەمان مێژووە بەڵام بەڕاستی ینی کۆمەڵی ئیسلامی فەرق و جیاوازی ئەوەی لەگەڵ ئەوانەی پێشووتر کە فەرق باس ناکەم بەس مێژوو وەکو ڕیشەی تاریخی ڕیشە تاریخەکە 1970 تۆ باسیشی ئەەکەیت لە کتێبەکە تا باسی ئەەکەیت باسی ساڵی 1970 و سەرەتای دروستبوونی بزوتنەوەکە ئەەکەی بە بایەخشەوە باسی هەروایە ینی بزنەوەی پەیوەندی بزنەوەی ئیسلامی دواتر بزنەوەی یەکبوونی ئیسلامی اینجا کۆمەڵی ئیسلامی اینجا کۆمەڵی دادگەری هەمووی ینی پەیوەندی بەیەکەوە هەبوو لە وەکو شتێکی تاریخی بەڵێ ئەو ڕووداوانەی بزوتنەوەی پەیوەندی مەجموعەیەک باسەکەیت باسی کۆنگرەکانیانەکەیت بە تایبەتی بۆ نمونە باسی کۆنگرەی سێمیانەکەی کە لە سیویەکی 1970 لە ناغە دەبەسراوە باسی ئەوکەی کە ئەمانەی تر هێزەکانیان دێنە دیوی عێراق و بارەگا و بنکەدانە لە ناوچە سنووریەکان هەندێک وە هەروەها بازەوە ئەەکەی کە ئەمان لە دوای ئەوە کە ناکۆچیان بۆ شەیدانی دێگەڵت باس کرد و خوێنی ئیسلامی ئەڕژێ لە کوردستانەوەوانە لە دوایەوە باسەکەی بەڵام بەشێک لەو زانیاریانە مامۆستا پێ دوانیە بۆ پێشووترە گەڕێتەوە بۆ منە کە باسی دانانی بارەگاکانەکەی بۆ منە بارەگای بۆسکان ئەوەی کە خۆیانەی گێڕنەوە لە ژیان ئاماون لە کانونی دووەمی ساڵی 1970 دایان ناوە بەڵام تۆ باسیەکەی ئەڵی بۆ منە لە دوای کۆنگرەی سێوە ئەم چۆنەڵی گۆڕانکاری و ئینتیلاقانەیان کرد و باسی ڕووداوی شەهید بوونەکانیش ئەەکەیت هەندێک ڕوودا و باسەکەی پێشتریش ڕوودا و هەیە بەڵام زان بۆەوەی بارەگاکان ئەو زانیاریانەت چۆن وەرگرتووە وڵایجا پێی ئەو زانیاری کە من وەرمگرتەوە بەو شێوەیە کە باسم کردووە زۆر جاریش بڵێ مڕاجعەم کردووە و پێدا چوومەوە بەڵام دەشبێت یعنی ئەوە نووسینە من هەلاوەلەوە باسی ئەوەشم کردووە کە ئەو کتێبەی من وەکو مەشروعێکی گچکەش بێت استفادە لێ بکرێت بۆ پرۆژەیەکی گەورەتر ئەگەر نا کەم و کوڕیشیە بێت پێشێوەیەکی ئاعتیادی زانم من بەس ئومێد دەکەم کە کەم و کوڕەکان زۆر کەم بن و ئینشاءڵڵا بۆ چاپی دووەمیش چاک بکرێنەوە باش هەندێک ڕووداوی تری شەیە بۆ منە کە تۆ باسی ئەو شەهیدانی دێگەڵت کرد بەڵام پێش ئەوانیش کۆمەڵی ڕوودا و هەبووە بۆ منە لە دەی 1985 شەهید ئازاد بەرزنجی و شەهید تاهیر و بەختیاری کوڕی بە بەردومانی فڕۆکەی عێراق شەهیدە بن لە مەریوان لە مانگی هەشتی ساڵی 1986 لە بۆسکان مامۆستا لەتیفی پێنجوێنی شەهید دەبێ یعنی ئەوش پێشترە و لە دیسانەوە لە مانگی سێی هەر ساڵی 86 بەهۆی هینەوە مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی و شەهید محەممەدی برای مامۆستا مەحمووی ئازادی و مامۆستا ئەبوو بەکری جۆمەرەسی و کاک دڵشاد شێخ عەزیز لە منتیقەی شلێر لە پێنجوێن لای برالە ئەکەونە کەمینێکە و کاک محەممەد شەهید دەبێ یعنی ئەمانەش بۆ خۆی کۆمەڵی ڕووداوی گرنگ ئارام ڕازە فەرمووی هەمویان خۆی گەورە بە شەهید قبوڵیانکە بەس من زیاتر ویستمە وەکو پۆل وەکو کۆمەڵ مەسەلەن هەندێک لە شەهیدانی هەولێرم باس کردو مەلا محەممەدی کولە فلوسە و دکتۆر خاڵس و حاجی منەوەر و ئەوانە کە بەس پێنەوەتەکانە ئێمە بڵێن هەشتاکان 85 و 86 بۆ هەموو بڵین لە سەرای هەفتاوەشتەوە هەتاکوونەوەتیش بە کۆمەڵ بۆ نمونە شەهیدانی دۆڵەڕوت ئەوش بە کۆمەڵ چەند کەسێک شەهید بوون شەهیدانی ماسە بابە شێخ و ئەوان لە خورماڵ 6 کەس شەهید بوون ینی ویستمە بە کۆمەڵ بڵێم لە هەموو مانتیقەکان یان شەهیدانی قەڵاتوکان کە 4 کەس شەهید بوون ویستمە بڵێم لە هەموو مانتیقەکان لە زۆربەی مانتیقەکان بە کۆمەڵیش ئەو بزافە ئیسلامیە شەهیدی داوە ئاوە باو شێوەیە بەڵێ وەکو شەهیدانی دۆڵەڕوت باسم کرد
شەهیدانی قەڵاتوکان شەهیدانی هەولێر شەهیدانی خورماڵ وەکو ماوەسە بابە شێخ و ئەوان هەم بە کۆمەڵیش ئەوانەی 1970 لە منتیقەی سەرگەت بەڵێ بەبەسمەوەیە کە باسییان یەک تاکتاکی شەهیدەکان نەکراوە ئەوە باز نەکراوە ئەگەر نا بەس ئەوەی دەستپێک باسەکە مامۆستا ڕاستەکەی خۆ فعلەن پاساویەوەی تۆش لەوانەیە بەوە بێ کە بڵێ لەسەر خاکی باشووری کوردستانەگە بڵێ ئەوێ خۆ لە شوێنەکانی تر من باسی شەهید ئازادم کرد لە مەریوان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئازاری 85 شەهیدە من 3 کەسن هەر بە یەکشەوە باش ڕووداوێکی تر باسەکەی باسە ڕووداوەکەی شەهید مەلا عومەری تیمارەکەیت کە شەهید بوو دوایی لە مزگەوتی گەورەی چوار قوڕنا مناسبەیەکی گەورەی بۆ کرا ئەو ڕووداوە بێگومان لە ئەنجامەکانە بازەوەکەی کە هیچ حیزبێکی سیاسی ناو سەحۆی ئیسلامی نەیتوانی ڕاستە و خۆسوودی لێوەگرێ بەڵام ئەوانەی کە بۆ خۆیان ڕێخستنەکانی پەیوەندی بوون وەک بەشێک لە کارکتەرەکانیشیان ماون بازەوەکەن کە ئەوان لە کوردستانە خەڵکیان کۆ کردوێتەوە یەکێ لەوانە مامۆستا مەلا قادری هەڵۆنەییە کە کارتی داوەتنامەی بۆ خەڵک خۆی بە پێی خۆی ڕۆژی پێش ڕووداوەکە چۆتە هەڵەبجە و جەماعەتی مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی و ئەو خەڵکانەشی داوەت کردووە و کاک حاجی ئەحمەدی حاجی عەبدوڵڵا دەلاک و مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی ئەمانە خۆیان ئەندازەیە کۆکن ئەڵێن وەکو جۆرێ لە نیمچە کۆنفرانسێکی ناڕاستە و خۆی بزوتنەوەی پەیوەندی بوو ئێمە ئەو مناسبە ئێمان کرد بۆ شەهید مەلا عومەری تیمە بەڵێ زۆر لەوانەی کە دواتریش قیادە بوون لە بزوتنەوەی پەیوەندیدا بەشداریان کرد لە کۆبوونەوەی چاوەڕە ئەمیش لە کتێبەکەمدا باسی مەلا قادری هەڵۆنە و چەند مامۆستایەکی دەڤەری ڕانیە و پشدەرم کردووە و مامۆستانی هەڵەبجە و سلێمانی و هەولێر و هەولێر کەمتر کە بەشداری کۆبوونەوە کەشیان کردووە ینی بەڵێ بزنەوەی پەیوەندی ئیسلامی ئەگەر وەکو تەنزیمات دەوری هەبوو بۆی کە خەڵکێکی تایبەت کۆبکاتە لەوێ و وەکو هینێک پێشان بدرێت دژاتی ئەو حزبێک کە شەهیدی کردبوویش تەبیعی کۆمەڵی ڕەنجدارانی کوردستان بوو سەر بە یەکێتی نیشتیمانی باوکیشی بابی مەلا عومەر لە ساڵی 1966 لە سنووچاوە هەر حکومەتی عێراقی شەهیدی کردبوو ڕاستە ڕووداوی تر ڕوویە هەندێک ڕووداوی تریش هەبووە بە تایبەتی کە تۆ باسیەکەی بۆ ئەمە باسی بزوتنەوەی پەیوەندی ماکرد باسی بزوتنەوەی ئیخوانیش ئەەکەی لە ناو کتێبەکە ڕۆشنی مامۆستا سەلاحەدین لە دەوروبەری ساڵانی 1982 بۆ ئێران مامۆستا سەدیق عەبدولعەزیز ساڵی 1986 بەڵام باسی ناکۆچیەکانیان ئەەکەی من ئەوەی وردەکاری ناکۆچیم ناوێ بەڵام ئەمەوێ بزین هۆکاری ناکۆچیەکان چی بوو لە نێوان دوو شخصیەت و دوو کەسایەتیا کە لە ناو یەکێ لە بزافە ئیسلامیەکانە کاریان کردووە کاری داعوی و کاری پەروەردەیان کردووە وڵا قەزەی ئیخوان هەر لە ساڵی لە سەرەتای ساڵانی 50 تەبی بۆ خۆ دەزانی هاتۆتە کوردستان و لە هەڵەبجە یەکەم خەلیەی تەنزیمیان داناوە دواتر لە هەفتاکان وەزعی ئیخوان المسلمین هەمرازشێ و سەر و خواری کردووە اینجا هات لە کوردستانی خۆشماندا ئەوەی کە دیار بوون و ئیشیان وەکو ئیخوان کردو ما سەلاحەدین و مامۆستا سەدیق بوون کاتێککە هەر بە خەتی 1 و 2 ناو دەبرن هەردووکشیان کە ناچار کران بچن بۆ ئێران لە ئێران چەند جارێک لە ئاخری هەشتاکاندا ویست بوویان کە کۆبوونەوە لەگەڵ یەکتر بکەن و مشکلەکانی حەل بکەن بەڵام دیارە هەر بێجگەلەوەی کە خەڵکو و تەنزیماتی خۆیان هەبوو ئەوانە اعتیمادیان دەخستە سەر ڕێی نێودەوڵەتی ئیخوانیش وەکو بڵێن مەکتەبی ئێرشاد لە میسر دیارە ینی وەکو ئێمە دەمانزانی ئەو کات و ئێستا ڕۆمۆتەوە زیاتر تەئیدی مامۆستا سەلاحەدینیان کردو ئەوان بەهرحاڵ بەس لەژێر هەر زەختێک داو بێت ئەوان وەختێکی وان لە هات پێش ئەوەی ئینتیفاضە بکرێت یەکیانی گرتەوە بە ناو کۆبنەوەیەکی مشترەکیان کرد و لە هەڵبژاردننی ئەندامانی قیادیدا دیارە خلافیان کەوتە بین و مامۆستا من ئەمێ ئەوە لە بەڕێزەی پرسم ئەوەی ئێوە ئاگادار بوون ئایا مۆزوعیەت و میتۆدیا مەنهەجیەت لە پشتی ناکۆچیەکانیانەوە و یاخود ئەوەی کە هەر ئێستاوەکو نەخۆشیێکی ناو ڕێکخراوی سیاسی و بزافی سیاسی و حرەکەی سیاسی کوردیشە پێکەوە نەحەوانەوە و زۆر جار چۆنەڵی جەنگی دەروون نییە یاخود نەفس دەورە بینێتیان لەوانەیە لە مەسەلەکەدا هەبوون بەڵام بە دەرەجە یەکەم دیارە
لەناو ئەوانشدا شێوازی کارکردنیان جیاواز بوو. چۆن هەر هەمویان خەریکی بانگەواز و پەروەردە نەبوون چی بوو غەیریەوە؟ بەڵام هێندێک لە مەسەلەی جیهاددا فەرقیان هەبوو جیاواز بوون. لەو ئەنەی ماوەسا سەدیق بەهۆی نزیکی لە ماوەسە مەلا عوسمان و بنەماڵی خۆشیانەوە ئەویش هەر تەئسیر و کاریگەرێکی ئەوانی لەسەر بوو بێت. بەرحاڵ ینی بەڵام خۆتۆ باسیەکەی دەڵی کە ماوەسە مەلا عوسمان لە مای 1970 چووە ئێران ئیعلانی جیهادی کرد لەگەڵ پەیوەندی ڕێک بزوتنەوەیان دروستکردەوەی مامۆستا سدیق و مامۆستا سەلاحەدین پشتیوانیان نەکرد و وتیان کاتی جیهاد نییە کەواتە مامۆستا سدیقیش هەمان قەناعەتی مامۆستا سەلاحەدینی لەو ڕۆی وایە بەڵام ینی کە لەگەڵیاندا دەنیشتی جیاوازەیەکت دەبینی لە قسەکانیاندا سەبارەت بە هەڵوێستیان لەگەڵ ئێمەش و وەکو بزنەوەی ئیسلامی هەروەکو بەعام مەسەلەی جیهاد و ئەوەش هەر چی بوو مامۆستا بۆ بینەران ڕوونی کرد ئەو جیاوازیە چی بوو مامۆستا سدیقی بوو لەگەڵ مامۆستا سەلاحەدین؟ مامۆستا ئارەمگیان هەر لە شەڕی 93 بزنەوەی ئیسلامی من هەشتاکە بەڵێ ئەوە دەرکەوت کە بەشداری بوون و مشارەکەکردنی خەڵکێکی بزنەوەی ڕاپەڕین لە مەقڕەکانی بزنەوەی ئیسلامی دەری خستکە لە هێندێک شتدا لەوانەیە لێک جیاواز لە مەسەلەی جیهاددا. بەڵام خۆت و هەر خۆت ڕوونیەکەیتەوە لەسەر مەوزوعی بەشێک لە ڕابەرایەتی یعنی ئەڵێ مەسەلەی کێ ڕابەر بێ یا پێشەوا بێ و سەر بە مەکتەبی ئیخوان بێڵی مامۆستا سدیقیش ئێمەش ئیخوانین وەکو ئیخوانیش بەس وەکو پێم گوتی کە ئەو کۆبوونەوەیان کرد و ڕێک نەکەوتن دوای ئینتیفاضەش هاتە پێشە لە کوردستانی عێراق ئەو خەتی یەک و دووکە زەق بووە بۆیە ئەوەی جەنابی مامۆستا سەلاحەدین مامۆستا سەدیق لە مانگی لە ساڵی 1992 ئیعلانی کرد ئیعلانی بزنەوەی ڕاپەڕینی کرد ما سەلاحەدین لە 1994 ئەوانژی ئیعلانی یەکگرتویان کرد شتەکە زەق بۆ دوای مەسەلەی ئیخوانیش بە ناوی ئیخوانەوە پێیان خۆش بۆ هەردوو لاوشەی ئیخوانیان هەر لە سەر لا بچێت بە ناوی حیزبێکی کوردیەوە ئیشی خوان لەناو کوردستان بکەن. بەس بۆچی مامۆستا سدیق ساڵی 1970 کە مامۆستا مەلا عوسمان ئەچێتە ئێران بڕوای بە جیهادەکەی نێو حیزبی بەعسیش باوە و زوڵمەکە و ستەمەکە وەکو لە ئەدەبیاتی بزوتنەوەی ئیسلامیە هەیە دێکانی کوردستانی ڕووخانەوە ئەنفالی کردووە کیمیایی بارانی کردووە بەڵام دێ بۆ لە کۆتاییەوە دەکانە یەکبوونەکە لەگەڵ ئەو بزوتنەوە ئیسلامیە ئەم فەرقە یعنی ئەم جیاوازیە لە چیا دروست بە بڕوای سارەمژان ئینسان هەتا لە ژیان بێت و زەمن بەسەریدا تێپەڕێت ینی شتی بۆ دەردەکەوێت عیبرەت وەردەگرێت سوود دەبینێت لە تەجروبەکان لە ئەزمونەکان یعنی ئەو هەڵوێستی ئاخری هەشتاکانی هیچ کەسێکمان هیچ حیزبەکان ئیسلامیەکانیش لەگەڵ سەرەتاینەوەت و ئاخری نەوەتەکانی یەکی نەبووە ینی ئینسان حیزبە ینی سیاسەتی خۆی دەگۆڕێ ئوسلوبی خۆی دەگۆڕێ شێوازی کارکردن و تێڕوانی دەگۆڕێت زروف و مەلاسمەساتی دنیاش وایە ینی ئەحداسەکان تەئسیریان هەیە لەسەر بڕیارەکان ڕاستە بەڵام لە کاتێکە حیزبی بەعسیش نەما و کوردستانیش ئازادە. من دێمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەکەم بە میوانداری بەڕێز مامۆستا حەسەن بابەکر ئەندامی ئەنجومەنی دامەزرێنەی کۆمەڵی دادگەری کوردستان و پێشمەرگەی دێرینی ڕابوودی ئیسلامی سپاس دەکەم مامۆستا. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ مامۆستا حەسەن بابەکر تا بەرنامەیەکی تر و بەشی دووەم بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایە.